بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لە شەوە سەرەتاکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە و لەم مانگە مبارەکەیە خۆی گەورە بەرەکات و ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر هەموو لایەکمانە بڕێژێت. لەم شەوە سەرەتایانەیە حەزەکەم مامۆسایەکی زۆر خۆشەویست و ئازیز بکەینە یەکەم میوانی بەرنامەکەمان، جەنابی مامۆسا دکتۆر عەدنان هەورامانی. جەنابتان ئاشنان بە جەنابیان و پێمان خۆش نییە کە وەسفی مامۆسا بکەین، بەڵام زۆر پێمان خۆشە کە لە بەرنامەکانمانە لە شیرین چایە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنە زۆر زوو بە خزمەتی بگەین. مامۆساگیان ڕەمەزانتان یاخوا پیرۆز بێت. پیرۆز بێ لە هەموو لایەک، سەردی من هاتن، سەرڕاحی من هاتن. هەرچەند ئەمەی کەم کاتی ئێستا ئێمە بەرنامەکە تەسجیلەکەین هێشتا ڕەمەزان نەهاتووە، بەڵام وا پێویستە کاکە بڵین ڕەمەزانتان پیرۆز بێ و ئینشاءالله لە شەوی ڕەمەزانە پێشکەش بێ بۆ ڕێز و خۆشەویستەکرێ. مامۆسا یەک تعبیرم بۆ بکە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. ڕەمەزان چییە بەخشێتە تۆ، چییە بەخشێتە خەڵک، چ خۆشیە لەگەڵ خۆیان هێنێت؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لناخی دڵمەوە بە خەراتنێکی گەرمتانەکەم، پیرۆزباییەکی گەرم لە تەواوی مسلمانانەکەم بۆ دووبارە گەشتنەوە بە بەهاری دڵان. وەڵا پێشەوەی کە دەستەواژەیەک کە لایق و شایستە بێ بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، حەزەکەم مژدەیەکی خۆشەیە بە جەنابتی بڵێم. پێشینانی ئێمە چۆن مانگێک بۆ 2 مانگ پێش ڕەمەزان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی لە ڕووی جەستەیی و دەرونیەوە ئامادە بن لەو مانگەدا، چونکە ئەو کردەوانەی کە لە ڕەمەزانە ئەنجامەدرێ کردەوەکان پاداشتەکەیان چەندین قات ئەبێتەوە. بە گوێرەی ئەو فەرمودەی ئینەمە الئەعمال بالنیات، ئێمە کە ئێستا لە مانگی ڕەمەزانە نین و ئەم بەرنامەیە ڕیکۆرد دەکەین، بەڵام بەو نیەتی کە جەنابت خۆت ئامادە ئەکەی بۆ مانگی ڕەمەزان و لە ڕەمەزانی پیرۆزا پێشکەشەکرێ، ئینشاءالله ئەجر و پاداشتەکەی چەند قاتە بە حسابی ڕەمەزان ئەو ئەجر و پاداشتە وەرەگری ئینشاءالله. و ئەم ئامادە سازیش کە بۆ ڕەمەزانی یەکەی ئینشاءالله، خەڵکان ئەگەر ئامادە سازیەکی دەرونی بۆ خودی خۆیان بێ بۆ ئەوەی کە جوانی پێشوازی ئەو مانگە بکەن، تۆ هەڵەسی بەوەی کە لەگەڵ ئەم ستافە خۆشەویستەیە دڵ و دەرونی ئەو خەڵکانەی کە وابەستەی بینینی بەرنامەکانی ئێوەن ئامادە سازی لە دڵ و دەرونیانە دروستکەن بۆ ئەم مانگە پیرۆزە، لەوەشە ئینشاءالله چەندین جار مەئجورن، چووکە ئەجرەکەتان ئەجری شەخسی نیە، ئەبێتە هەمی ئومەتێک ئینشاءالله. یا ڕەبی سەربەرز بن. یا ڕەبی خۆشزاوەتەوە مامۆساگیان. مامۆساگیان ئێمە زنجیرەیەکمان بەدەستێەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەم زنجیرەیە لەسەر گرنگی خێزان، لەسەر مانەوەی خێزان وەکەوەی کە خۆی گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و شریعەتی ئیسلام دیاری کردووە، وەکەوەی کە لە کەلەپور و توراسێکی گەورە و پڕبایەخ و پڕجەوهەری ئیسلامیە ئێمە خێزانمان بینیوە، یا خێزانە خوێنینەوە، یا خێزانە بینین کە چەند قیمەتی خێزان گەورەیە، چەند گرنگە خێزان. ئێمە ڕانین لەگەڵیا کە ئەم دەستەواژەیە بەکاربێنین بڵین خێزانداری یا بوونی دایک و باوک، بوونی خوشک و برا، بوونی خزم لە خێزانە گەورەکەیە، خێزانی بچووکە و خێزانەیە کە بڵین کە لە چەند کەسێک بێتە خێزانە گەورەکە بریتێ لە بنەماڵەکەت و تایفەکەت. چەند جوانە مامۆساکە ئاوە ئێمە ماوینەتەوە، چۆن بیپارێزین، چۆن شعور بە قیمەتی خێزان بکەین. کاکشەکیان جارێ مانگی پیرۆزی ڕەمەزان، وەڵڵاهی نەباسی تەراویحی ئەەکەم، نەباسی پەرشەکانی تری ئەەکەم، نەباسی لایەنە پرچنگدار و جوانەکانی یەکەم، تەنهای لە یەک گۆشنێگە ئەوەت پێ ئەڵم مانگی ڕەمەزان تەنها هەر ئەوەی کە لەسەر سفرەیە کۆمانەکاتەوە، ئەوە گەورەترین فاکتەرە بۆ ئەوەی کە دڵ و دەروونمان ئاوادان بێتەوە. هەر ڕەمەزان هیچی تر لە پەرشە عیبادەتەکانی لاوە، هەر بەوەی کە لەسەر فرۆخوانێک تبی لەوە مەکەڕۆکان دەکە زەڵێن بە مانگی ڕەمەزان مانگی خواردنەوە و خۆقەڵەوکردنەوە و ئیتر ئەڵێ نەدیوبدیو بەرەبینەوە سفرێ، ناتۆ بلەم گۆشەنێگاوێ مەڕوانە، هەر بەوەی کە کات و ساتانێکمان ئەبێت لە یەک زەمن و لە یەک کاتا هەموو کۆبینەوە سەر سفرەیە، زرم و کوتی قاپ و قاچاقەکەیە لەسەر سفرە،
ئەمە ئەو پەڕی ئاوەدانی دڵ و دەروون و ئەو پەڕی ئاوە چەندێک ماعی تەمان ئاوەدانە بێتەوە چوار ئەوە دڵ و دەروونمان بە تایبەت لە ڕووی زانستیەوە باوەڕکەن بڕۆتە سیری دراسە و ئاماژەکان کە ئەو مناڵانەی کە مناقەشە و زرم و کوتی کەوچک و قاپ و قاچاغیە لەسەر سفرەی ماڵەوەیانە هەموو ئەو مناڵان کە لە قوتابخانەکانیشە زاکرەیان باشە ئەعسابیان هادئە زوو تێئەگەن کەم جێقڵدان نین یەکێک لەو گرفتە گەورانەی ئەمڕۆ ئێمە پێوەی دەناڵێنین کاک شێخ ئەوەیە کە بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان لەم لاو لەولاوە بە پلان و بە پیلان لە گەورەی و قودسیەتی خێزانەدرێ واللهی کاک شێخیان ئەو کەسانی کە تایبەت و خۆشەویستن لای خۆی پەروەردگار صفەتێکیانەیەکێک لەو صفەتانە پێیان وترێ متەقین ئەوانە خۆشەویستانی خوان والله يحب المتقين تۆیەک ئەگەر هەم و غەمی پێگەیاندن و گەورەبوونی ئەم ئومەتت هەبێت چینێکی باشی متەقیانی تا دروست بێ کاتێک ئەتوانی ئەو هیمەتەوە هەبێت ناتوانێت بگەیتەوە واجعلنا للمتقين إماما حتا فاکتەری یەکەم جێبەجێ نەکەی بۆی لە فلتەری ئەو پەرچەی کە هەمیشە و هەموو کات نزای پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم و نزای سەلەفی صالح بۆ کە یەکێکیشە لە صفات عباد الرحمن والذين يقولون ربنا يعني پێشەوەی دوعای ئەوە بکەن بڵێن خوایە بمان کەی بە پێشەنگ و پێشەوا و قدوە و سەرمەشقی متەقیان و لە خواترسان و بۆ خوا سڵحاوان و کاروان و نورینی بەختەوەران پێشەوەی ئەو نزایە بکەن بیر جارە لە ئومەتە بچووکەکە ئەکەنەوە چونکە ئەو ئومەتە گەورەیە کە ئومەتی نورینی محەممەدە کاروانی نبووەتی وەحیە مەدرسەی وەحیە ئەم کاروانە توولانیە کە متەقیان سەرپەشتیکارن تۆ ئەگەر ئەتەوێ ببی بەم پێشەوای ئەو متەقیانە جارە لێرەوە دەست پێ بکەن لە ئومەتە بچووکەکەی خۆتەوە چونکە داینەمۆی هەموو ئومەتێکی گەورە لەم خشتانەوە دروستە بێ ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين طبعا لم نزايا خوای پەروەردگار یەکشتی فێری ئێماکە تۆ زۆر جار وایڵێ خوایە گیان بۆ خاتی ناوجوانەکانت ئەم ڕۆڵە شیرینەم سەرکەوتووکەی لە خوێندنە بۆ دەست نیشانیەکەی بۆ خوای پەروەردگار ئەشێت نزاکەوە گیرا بێ لە سەرکەوتنەکە لە خوێندنەکە سەرکەوتوو بێ بەڵام لەوەچە تووشی گرفتێکی تر ببێت کۆسپێکی بۆ بێتە پێشەوە لە خوێندەکەی خراپتر بێنێتە دواوە لەبەرەوە دائیمەن لە نزاکان تا پاداشتەکان شتەکان بۆ خۆی گەورە بەجێ بێڵە بۆیە لەم نزایە فێری ئەومانەکە خوایە گیان لە خێزانەکانیشمان و لە ئەولادەکان و ئەولادی ئەولادەکانیشمان شتێک بۆ بەربێنە کە مایەی سورمەی چاوان و خۆشی دڵ و دەروونمان بێ قورەتە عیون قورەتە عیون یانی تەواو چاوم لێی تێر بێ نەگەوەی من دەستنیشانێکم بۆ خوای پەروەردگار خوایە گیان ئەوە بۆ ئەولادەکانم بکەن نە خوایە گیان چی ئەبێتە مایەی ئەوەی کە ئیتر من لە مستەقبەلا مایەی شانازی من بێت مایەی خۆشبەختی دڵ و دەروونی من بێ مایەی ئەوە بێ کە ئیتر بە ئیسراحە سەر بنێمەوە ئەمانە لە مناڵەکانمانە لە خێزانەکانمان فراهم بکە باوەڕ هەبێ کاک شێخ باو باپیرانی پێش ئێمە یەک لەو ئامۆژگاریانی کە بۆ ئەولادەکانیان کردویانە پێش ئەوەی ژنیش بێنن فێریان کردوون ئەم نزایە بکەن بۆ ئەوەی خێزانێکی باش بێتە ژیانیەوە ئەی بۆ کەسێک ئەگەر خێزانی وەک پێویست نییە لەگەڵیا چ ژنێک پیاوەکەی وەکو پێویست نییە لەگەڵیا چ پیاوێک ژنەکەی وەکو پێویست نییە لەگەڵیا کەم تەرخەمیەک بەرامبەر بە یەکتری هەیە ساردێک لە نێوانیانە هەیە ئەم نزایە بکەنە وردی زمانیان وەلە بەتایبەت لەو کاتانەیە کە نزاکان گیران باوەڕ و قەنەعاتە بێ کاک شێخ خوای پەروەردگار بە جۆرە لە جۆرەکان جۆرە لە تێگەشتن لە نێوانم خشن و مردەیە دووسەکە خۆشبەختی ئەگێڕێتەوە جا چۆن چۆنیە ئەوە خوای پەروەردگار خۆی زانێ ومجربة تجربة كراوة أم نزايا زورك تجربة يعني كدو الحمد لله بقى قارك باشا روشتوا